یەکێک لە چێژە ئاساسیەکانی ژینگەی هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەو هۆکارە کارتەکەرەکانی ئێستای پێویست بە ژینگەتی لە ئاستی گەرمبوونی گۆیزەوی کە لە ئاسێکی جیهانی ڕوودان هۆکارە داخلیەکان لە ئەنجامی پێشکەوتنی پیشەسازی نەوت و زۆربوونی ئۆتۆمبیل و مۆلیدەکانی کارەبا و ئیلی ئاخیری یەکێک لە هۆکارەکانی تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان و هەتا پارچەکانی دیکەی کوردستان دەگەڕێتەوە بۆ پرۆسەی داگیرکردنی کوردستان یەکەم شێوەکانی تێکدانی ژینگە لە کوردستان بۆ هێرش و هەڕەشەکانی داگیرکەرانی کوردستان دەگەڕێتەوە بۆچی بۆ ئەوان دەگەڕێتەوە لە ئەنجامی وێرانکردنی گوند و شارەکانی کوردستان لە ئەنجامی تێکدانی سروشتی کوردستان و هەتا ئەگەر قسەکەمان لەسەر باشووری کوردستان و ناوچە سنووریەکان بە دیاریکراوی سەرکە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە وەختی شەڕی عێراق ئێرانە بە دیاریکراوی بە هەزاران هەزار پارچەمین و تەقەمەنی لە سنوورەکانی کوردستان دەسەندرێن کە هەتا ئێستا یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی کوردستان و هەتا ئێستا پانتایە بەشێکی گەورەی پاک نەکراوەتەوە 2000 لە ئەنجامی هێرش و داگیرکاریەکانی تروریستانی داعش و ئیلی ئاخیری ژمارەیەکی زیاتر لە بۆم بیچندرا و تەقەمەنی خەرەتە کوردستانەوە و لا يزال لە پرۆسەیەکی لە بەدرێژایی دەیان ساڵی ڕابردوو هەڕەشە و داگیرکاریەکانی تورکیا و ئێران یەکێک لە هۆکارە گەورەکانی پیسکردنی ژینگەن لە ناوبردنی دارستان زیندەوەران و ئاژەڵ و پەلەوەرانی ئەم ناوچە سنووریانەی باشووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان لە ئەنجامی لەشکرکێشی و داگیرکاریەکانیان کە بوونتە سەبەبێکی گەورە لەسەر تێکدانی سروشت و ژینگەی کوردستان ڕەنگە زیاتر ئێمە ببینین کە دارستانەکان چۆن لە ئەنجامی بردمانی ئەو هێزە داگیرکەرانیان وڵاتانی داگیرکەر وەکو تورکیا و ئێران بە دیاریکراوی دەسووتێن و لەناودەستن بەڵام لەپاڵ ئەوانە ئەم هێرشانە بەردەوام هەڕەشەیەکی گەورن لەسەر هەمە جۆرەتی ژیان یا هەمە چەشنەتی ژیان چکە هۆکارن بۆ لە ناوبردننی دەیان زیندەوەر و پەلەوەر و هەروەها زیندەوەر و چکە لە ناو دارستان و پاوانەکان دەژیان و لەلایەن تۆپخانەکانی داگیرکەرانیشەوە بردمان دەکرێن بێگومان ئێمە کە کاتێک باسی ژینگاکەین واتە باسی ژیانی مرۆڤەکەین ژیانی مرۆڤ کاتێک گرنگە کە تەندروست بێ هەر هۆکارێک لە جیهان کە ئێستا باسی گۆڕانکارەکانی کەش و هەوا کرێ مەترسێکی لەسەر ئەوەیە کە تەندروستی مرۆڤ تێک دەدا خاڵی دووەم بە درێژایی مێژوو یەکی لە هۆکارەکانی تر بۆ کاریگەری خراپی لەسەر ژینگە مەوزوعی جەنگ و تەقەمەنی و تۆبارانکردنی ڕووبەرێکە ناوچێکی دیاریکراوە ئێمە لە کوردستان بەداخەوە تووشی کارەساتی تۆباران دەبین لەلایەن وڵاتانی دراوسێنانی ئێمەوە بەڵام ئێمە دەبێت ئەوە بزانین یا پسپۆڕانی هەموو پسپۆڕانی ژینگە لەسەرەوە کۆکن ئەگە دارستانەکانی تووشیا بسووتێ کاریگەری سەر هەرێم هەیە پلەکانی هەرێم بەرزە بێتەوە دارستانەکانی ئێران خوانەکە بسووتێ دووبارە کاریگەری هەیە دەگە دارستانەکانی هەرێمی کوردستان بسووتێ بەهۆی تۆبارانکردنەوە دووبارە کاریگەری لەسەر وڵاتانی دەور و پشتی ئێمە هەیە دووبارە پلەکانیوان بەرز دەبێتەوە و ئەو خۆڵبارینەی کە لە باشووری عێراق لە پارێزگاکانی ترەوە دەگاتە بەوانیش ئەو خۆڵبارینە لەبەر ئەوە ناگۆ کە سیاسیەکان هیوادارین بەڕێی تر حەل بکرێ بەڵام لەسەر حیسابی ژینگە نەبێ بۆیە حتمەن هەر شوێنێک جەنگی لێبوو دڵنیامن لەسەر حیسابی ژینگەیە جا ئەمە بە درێژایی مێژوو ئەمە هەیە بۆی ئەرکی مرۆڤایەتیە بەرامبەر ژینگە معامەڵێکی جوان بکە و کاریگەری نەبێت لەسەر تێکدانی ژینگە چونکی دەرئەنجام هەمومان زەرمەندین لە پیسبوونی ژینگە و لە ناوچوونی ژینگە لە هەر شوێنێک دار ببڕدرێتەوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر پیسبوونی ژینگە هەیە گرنگ نییە چێدارە بڕێتەوە گرنگ نییە بۆچ مەستێک دار دەبڕێتەوە گرنگ ئەوەیە نەمانی دارەکان لەسەر ڕۆی گەرد لەسەر زەوی هۆکارێک ڕاستەخۆ بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ نەمانی ئۆکسیجین چونکی ئۆکسیجین بە سیەکانی مرۆڤ ناو دەبرێ بۆیە لە هەر شوێنێک لە هەر شوێنێک کە دار بڕایەوە بەخواستی ئەو کەسە بوو بەخواستی ئەو وڵاتە بوو یا کەسێکی داری بڕێەوە بێگومان زیانی کوشندەی بۆ سەر ژینگە هەیە